دوایین کەیسیشمان کەیسی هەسیار وشار فەرمانبەری دادگای سلێمانیە کە لەسەر نووسینی بابەت لەسەر دادگا و دادوەرەکان لەلایەن دادگای سلێمانیەوە داوای یاسایی لەسەر تۆمار کراوە و ماوەی 33 ڕۆژە لە دادگا ڕاگیراوە بە فەرمانی دادوەر. ئەوەی کە زۆر نائاساییە و ئێمەی نیگەران کردووە ئەوەیە کە بەپێی یاساکە یاسای خراپ بەکارهێنانی ئامێرە پەیوەندەکان کە تەوجیهی کەسی تۆمەتبار کراوە هەسیار وشار ئەوەیە کە مۆڵەتی یاخود بە جۆرێک لە جۆرەکان دادوەر مافی ئەوەی هەیە دەسەڵاتی ئەوەی هەیە بە کەفالەت ئازادی بکات و چەندین کەیسیش لە ڕابردووە لەم جۆرە مامەڵەی پێوکراوە بە کەفالەت ئازاد کراوە. بەڵام هەست دەکەین ئەمە بە جۆرێک لە جۆرەکان دەسەڵاتی دادوەری لە دژی چالاکوان و لە دژی بە دیاریکراوی هەسیار وشار بەکاردێنرێت لەبەرەوەی کە ڕەبتی کەفیلی ناکات. ئەمە لە کاتێکدایە کە چەندین جار لەلایەن پارێزەرەکان ێوانێ داوای بە کەفالەت ئازادکردنی کراوە، بەڵام بەداخەوە لەلایەن سەرۆکی دادگا و دادوەری تایبەتمەند بەو کەیسە ڕەت کراوەتەوانێت کە ئەمەش بۆ خۆی جۆرێک لە جۆرەکان پێشێلکاریی یاسایی زەقە بەرامبەر بە کەسی تۆمەتبار کە ڕاگیراوە.